کەیسیمە لە 2019 باندێکی لەشفرۆشی بوون هەستان بە ئەنجامدانی تاوانێکی قێزەون مامیان گاز کرد بە تاوەی ئیشێکیان هەیە گازیان کردو دوایش سوستاندیان و کوشتیان و سیارەکەیان فرۆش لە دیانەی پارەیان لێ بردو دوایش یەکسەر مباشر جیران لە دایان حکوومەتەوە قسەیان کرد گوتیان لەسەر ناموسیە دوایە ئەوەش دەرچوو لە خوای بە زیادبیەوە 6 سارە لێ 2019 کەیسەکە دەرچوو یەکەچیان ئەمری ئەدامی لە دەرچوو دوانیشان ئەمری هەتایان و دەرچوو سوپاس بۆ خوای گەورە قیچێک لە برینەکانمان ساڕێژ بووە ئەوە نییە برێ درمان مرتع بۆ یەکجاری بەس قیچێک لە برینەکان ساڕێژ بوو لە خوای گەورە بە زیادبی ئەوانە بە تاوانی خۆیان گەیشت بە خۆمان ئەزمان لەو قراری نەبوو بەس قراری کۆتایی یەکەچیان ئەمری ئەدام بوو دوانیشیان تەمیزیشمان کردەوە بەس هەر موعەبەت دەرچوو ئەگەر ناقرارەکە بە خۆی 406 بوو هەر هەمویان ئەمری ئەدام بوو بەس دوانیان بۆ هەتایی موعەبەت یەکەچیان ئەمری ئەدامی لێ دەرچوو.